ئەم کاتەتە شاد خۆشەویستان ئەزیزان من لە ئینگلیستانم لە لندن بەنامەی شانەشین هەموو هەفتانە لە ستێک تێ پەخشەکرێ بەڵاو دەکرێتەوە میوانی ئەم جارەی بەنامەی شانەشین خۆشەویست و عەزیزەکە ئاسراوە پڕلایەنە زۆر کارەکە لەگەلی لە خزمەتیدام کاکە دکتۆر ڕێبوار فەتاح یا مەریوانی شتەکان هەیە بەخێربێ کاکە دکتۆر زۆر سوپاس دەکەم زۆر زۆر بەخێربێ زۆر سوپاس زۆر خۆشحاڵم مەزانم جار هاتوویتە تەلەڤیزیۆن و زۆر مەسەلا پڕلایانی زانست و علم و سمینار و فەلسەفە و شێعر و ئەدەب و فۆتۆ من زۆرتر لەبەر فۆتۆ و شێعر و ئەدەب من ئیشم بە شتەکانی دیکە نییە کاری منش نییە لەبەرەوە لە خزمەتی جەنابتام بچین بۆ دەورانی مناڵی یا باسی ئێستا بکەین ئارەزوی خۆتە دەوران مناڵی خۆشەوە نییە مناڵی خۆش خۆشە ئەگەر بێتەوە نایەتەوە هیچ نایەتەوە مناڵیت لەکوێ بوو باسی گەڕەکەم بۆ بکە لەکوێ لەدایک بووی من لە گەڕێکی شێخان لەدایک بووم لە گەڕێکێکی بچکۆلە بە ناوی پێڵێن گەڕێکی ئەوقاف ئەو کەسانی کە شارەزای سلێمانین سەرای سلێمانی لە پشتیەوە گەڕێکی ئەوقافە ئەو گەڕەکە تەنها چەند ماڵێک بوون ئەو ماڵانەی کە زۆر ناسرا بوون ماڵی ئەوانە هەموو ڕەحمەتین شێخ ڕۆفی سێنووری نەخی بە یادی بەخێر ماڵی بەهێ معروف ئاوی شەریادی بەخێر ماڵی هونەرمەندی ناسراوی پایە بڵند ڕەفعەت بابەجانە کاوەی هەموو پۆڵی عێراقی دروست کردووە و وێنەی هەموو هونەرمەندە کوردەکانی کێشاوە ئەو هونەرمەندە کوردانەی بڵێنەش بە زۆرتر شاعرن کە ئێستا ئێمە لە ئەندێشەمانایە هەمووی کێشانی ئەوە سکێچی ئەوە ئەو لەو گەڕەکاوم هەرو چەند ماڵە بوو یەک دوو ماڵی کەشیتەوە ماڵی مەرئەلەویا بوو ئێمە زۆرمان لێوا لە دایک بووین تەنها دڵشادی برام و کاژایی خوشکم نەبێت دڵشاد مەریوانی شەهید ئەوان گەڕێکێکە لە دایک بوون ئەو دیارە ئەو زەمانە کە باوکم چۆتایەوە ڕەنگە ساڵی چلەکان بوو بێت یا پەنجاکان بوو بێ ئەو خانووی لەوێ خۆی دروست کردووە ئێستاژ ماوە خانووەکە بەڵام دیارە ئەو جوانی جارانی نەماوە شەهید دڵشاد مەریوانی برای جەنابتە؟ بەڵێ من ئێستا زانیم تاوای لێ مدرەکەم دەرسایی ناوەکی ناوداری مناڵی جەنابێت هە لەوێش دەچی بۆ قوتابخانە مناڵێکی چۆن بووی بزێ و فەقیر و بێدەنگ یا شەڕ و جەنگ بزێ و نەبووم فەقیر بووم من لە خێزانێکی گەورەوە هاتبووم ئێمە نۆ مناڵ بووین من لە ناوەڕاستام دیارە ئەو مناڵی لە ناوەڕاستایە بەڕاستی بەشی خوراوە لە هەرچی دەکرێت ئەوەی یەکەم هەمووی ئەوە ئەوەی ئاخرەکەش نازک و نازەنین و عەزیز و دڵشادی برام یەکەم بوو یادی بەخێ سێرانی خوشکیشم کە ئێستا لە لەندەنەژی ئەوەش پاشەبەرە بوو خۆشەویستی دایکم بووتەوان لەوێ ئاژیاین بەڕاستی مناڵیم زۆر باش بوو چونکە ئێمە لە سەر و سینەماکانەوە دەژیاین سینەماکانە وەختە سینەمای ڕەشید و سیروان بوو بەردەوام گۆرانیان لێدەدا لەو سەردەمایە من زۆر ئەو گۆرانیانەی کە لەویە گوێم لێ بووە هەتا ئەمڕۆ هەر لیانە ئێمەوە حەزم لیانە لەوا چێت لە ئەنتراکتەکان یا لە دەرێش کە بڕۆشمە دەنگ هە لە نە سینەما گۆرانی لیا بۆ سەر شەقام بڵێ ئەو زەمانە وا بوو هەردووچیان گۆرانی لیا زۆرتر ئەو گۆرانیانە بوون کە کلاسیکن ئێستا بڵێن حەسەن زیرەکە و عەلی مەردانە و عەرەبیەکانە کەلثومە و فەریدە و عەبدولحەلیم حافڵە و ئەمانە ئێستاش حەزم لەو گۆرانیە خۆم ئەیبەستمەوە بەوەوە ینی لەوا چێ لەوێەوە هەستێکی هونەر بۆ من سەری هەڵدا بێت چونکە لای ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران ورمێ زۆرتر من شەستەکان و دەچم بۆ سینەمە 66 7 ئەوەنە لە کاتی کە بەلەوە فیلم دەست پێ بکە لە پاوسەکانیش ئەو مۆزیک و گۆرانیشتان لێدا بەم دەنگ نەداهاتە دەرەوە ڕێکلامەکان لەسەر ئۆتوبوس یا لە شوێنی تایبەتە بوو مەسە ئۆتوبوسەکانە گەڕان بەشان ویسێت مەسەن سینەما فڵان 6 سینەمای لێ بوو 67 زۆرتر ئەوە مۆزیکەکە لەنا بۆ بەراورد دەبکەیت
دوای دەڵێ هەڵە مڵاڵیوە لەگەر شعر و ئەدەب ئاشنا بووم ئەو شعر و ئەدەبەوەنە چی بوو؟ ینی بەڕاستی من هەر چاوم کردەوە دڵشادی برام یادی بەخێر کتێبخانەیەکی گەورەی هەبوو باوکم زۆر ئەهلی قەڵەم بوو هەرچەندە خۆی خوێنەواری نەیخوێن بوو بڵێ زانکۆ ئەوانەی نەخوێن بوو پیاوێکی بازرگان بوو بازرگانی لەگەڵ بەغا کرد لەگەڵ مووسڵا بازرگانیە کرد بەردەوام کتێبی ئەهێنا بۆ دڵشادی خوێندواری هەبوو بڵێ خوێنەوارێکی زۆر باش بوو بەڵام مەسەلەن بە ئینگلیزی پێڵێن کوالیفای نەبوو ئیتر ئەو کتێبانە مەسەلەن ئێستاش بیرمیە هەموو کتێبەکانی سەلامە موسامان هەبوو ئەوانەی کە عەرەبین زۆر بەمان هەبوو یعنی کە ئێمە هەر چاومان کردەوە لە جێیەکە چاومان کردەوە کە وەکو کتێبخانەیەک وا بوو ئیتر وردە خۆشەویستیمان بۆ کتێب لەوێ سەری هەڵدا بێجگە لەوەش هەر دڵشاد خۆشی زۆر حەزی لە مۆسیقا بوو مۆسیقاشی لێ خۆی ئەیزانی مۆسیقا لێ بدە شارەزای مەقام زۆر بوو قەوانی هەبوو لەو سەر لەما خوانی زۆر هەبوو ئەوانەی ئیسیوانە چەق مەقچی و کۆمەڵێکی زۆر بوو ئیتر لەوێشا بەڕاستی ئەتوانم بڵێم زۆرتر سۆزێکم بۆ مۆسیقا ئەمە بۆ خوشک و براکانیشم ڕاستە سۆزێکم بۆ مۆسیقا پەرەیسەند یعنی لەلایە کتێب ڕۆشنبیری لەلایەک هونەر یەکتریان گرت سەرباری ئەوەش خۆشناوی برام ئێستا لە فەرەنسایە دڵشاد خۆشی وێنەیانە کێشا من هەرگیز نەمزانی وێنە بکێشم خۆشناو وێنە کێشێکی زۆر باش بوو وازی لێهێنا دڵشادی خۆی وێنە کێشێکی زۆر باش بوو جا کۆمەڵە چیرۆک هەیە ئیتر لەوێشەوە ئەتوانم بڵێم لە دەوروبەرێکا چاوم کردەوە کە دەوروبەرێکی هونەری و ڕۆشنبیری بوو فەلسەفەش هەیە ئەو دەورانەیە بڵێ یعنی فەلسەفە زۆرتر لە عەرەبەکانەوە ئەو زەمانە کە ڕۆشنبیریی وانە بوو بڵێ ینی زۆرتر بەڕاستی ڕۆشنبیری سەردەمی من نەوەی من زۆرتر عەرەبیە تاکو زمانێکی دیکە لەبەر هێشتا شتەکان بە کوردی وەرنەگێڕابوون ڕاست تەرجمە نەکرابوون ئەوانە دوایی هەر لەوەی دەرسە خوێنی و ئاشنابوونت لەگەڵ فۆتۆ کە دەست پێکە من زۆرتر بۆ لە خزمەتی جەنابدام زۆرتر فۆتۆگرافی پرۆفسیۆناڵی ئەوانە لانی دیکە هەیەزانمەوەە فۆتۆ چۆن بوو کەی بوو ینی ڕەنگە سیر بێ ئەمە بڵێم کە ئەمیشا لە دڵشادەوە فێر بووم دڵشاد ڕسمی زۆرە گرت هەتا دوایی باسیەکانەی بن کاچنە ماڵەکەیەوە بەڵام ئەوەی کە ئێستامە پێڵێن ستریت فۆتۆگرافی دڵشاد هەموو پیشەیەکی گرتە بوو سەر تاژ بێ ناڵبند بێ هەرچی شتێ لەو پیشانە بوو کوردستان هەمووی گەڕا بوو هەم فۆکلۆری کۆکرد بووە لە جۆری خەج و سیامەند و ئەمانە هەروەها ڕسمی زۆر گرتە بوو بە سڵای دەیگرتن سڵایدەکان شاعیرش بوو زۆرتر بەڵێ دڵشاد شاعیر بوو زۆرتر بەناوی شاعیر شەهید ئێستاش بیرمە جارێکیان ئەمویست ڕسمی بەفر بگرم نەمەزانی هەر چۆنێکم مەگەرە سووتا ئەو فێری کردم چی بکەم بە کامێرە بڵێ وا بزانم ڕۆڵە فلێکس بووە لە سەرەوە سەیریەکە ینی ئەوەش ئەتوانم بڵێم لەو تا ڕادەیەکی زۆر فێر بووم بەڵام دواتر ئیتر خۆم هەمیشە کامێرەم هەبووە هەتا لە هەفتاکان و لە هەشتاکانە وێنەم زۆرە شەقامی کوردستانم گرتووە ئێستاش ماو من وێنەمە لێجگار زۆرە کاکە دکتۆر بامسە دکتۆر ڕێبوار فەتاحیا مەریوانی هەڵبژاردننی ئەوەی کە دوای فیزیکە خوێنیوە نییە فیزیکە خوێنی و ماستە وەرەگری و دوای دێ لەندەنش دکتورا وەرەگری و ئەوانە ئەگە بەدەست خۆت باە بەدەستی دایک و باوک و دەور و بەر و کۆمەڵەوەنە نەبایە فیزیک و شتت دەخوێنیت یا هەموو ژیانت ئەکەوتی بە شوێنی فۆتۆ و ئەوانە ئەو هەڵە بژاردنە پێم خۆشە بڵێ بڵێ ینی ئەگەر بگەڕێمەوە دواوە ڕەنگە فەلسەفە بخوێنم بۆچی؟ خۆی بەڕاستی من حەزم لە فەلسەفە زۆرتر بوو بەڵام لەبەرێ من لە سلێمانی بووم لە سلێمانی فەلسەفە نەبوو فیزیا هەبوو بە تێگەیشتنی خۆم لەو سەردەما کە تێگەیشتنێکی هەڵە نییە
فیزیا و فەلسەفە لە یەکەوە زۆر نزیک بوون لەبەرەوە فیزیام هەڵبژارد چونکە شەیدای فەلسەفە بووم بەڵام هەڵبەت فیزیا هاوکارم بوو لە تێگەیشتن لە فەلسەفا لە تێگەیشتن لە هونەرە بەڵێ لە تێگەیشتن لە فۆتۆوە من دکتۆراکەم لێرە لە UCL کردووە لە زانکۆی لەندەن لە دکتۆراکەم لە ڕووناچیایە لە ڕووناچی و لە لێنزایە بەڵێ دکتۆراکەم لەوە ینی چەندەها ساڵ لەو بوارە ئیشم کردووە ساڵ هەبووە بەس لە لابە بڵین یاریمان بە لەیزەر و بە لێنس کردو بەڵێ چونکە لەو سەردەما ئەم ئۆپتیکەل فایبەرە نەبوو کە ئێستا بۆ تەلەکۆمیونیکیشن بەکارهێنن ئەوە بەڕاستی چەند گروپێک پێشیان خستووە گروپەکەی ئێمە لە UCL یەکێ بوو لەو گروپانە ڕەنگە لە جیهانە 4 گروپە بوو بێت یەکێ لە بێل لابس بوو یەکێ لە جاپان بوو یەکێ لە UCL بوو یەکێ لە ستراتکلاین بوو لە سکۆتلند ئەوە پێلە دەین بەگاو دەین پێم خوشە لەبەرە بەرنامەی ئێمە هەندێک پەروەردەش هەندێک خەڵک فێر بوونشە بۆ خۆشم فێرە بم لە خزمەتی جەنابەت پێم خۆشەوە چەند جورە شێوازی فۆتۆگرافیمان هەیە پێم خۆش هەندێک بەڵێ ینی شێوازی فۆتۆگرافی زۆر زۆرە دەبەن پشتیژە بەستێ بۆی مەبەستێت چێت لە شێواز بۆ نمونە هەیە پێوتێ فاین ئارت هەیە پێوترێ ئەبستراکت هەیە پێوترێ سریالیزم ئێستا وردەوە دەباسییانەکەین ئەوەی کە ئێمە زۆرترێکین شەقامە با فاین ئارتەکە چییە؟ ڕاستە هەموو هەموو ڕێکلام ئیندوستری پێم خۆشە ئەوانەی کە لە ژیانشدا هەیە تەنیا لای هونەرینە لای ئیندوستریەکەیە ئیکۆنۆمیەکەیە چۆن بەکاردەبێت ئەوواگە بۆمدا باش پێهێنێک بڵێ ئێستا چەند ئەگەر بۆ لایەنی ئیکۆنۆمی بڵیت دیارە کامێرە بەکارێت بەڵام ئەو کامێرەیە بەکار نایەت کە ئێمە بەدەستمانەوەیە بۆ نمونە ئێمە کە لە لابا ئیشمانە کرد ئەمانویست وێنەی شتێ بگرین کە بڵین لە تاڵی سەرێک باریکترە بە چاو نابینژێت ئەوە شەر کامێرەیە لە جێگەیەکە ڕسمی پێگری حاصل بڵادت بڵێ ینی زۆرە بەڵام ینی ینی مێژووی فۆتۆگرافی ڕەنگە پیشانی باچیە بۆ نمونە کە یەکەم جار فۆتۆگراف دایەت لە چێ بڕچێ بێ لەگەڵ وێنە کێشانە چونکە لەسەر بازاڕی پۆرتریت شەڕیانە کامێرە دایەت بازاڕی وێنە کێشان نامێت بڵێ چونکە ینی شەڕێکی ئابوووریە ئەم کامێرەیەکی پێیە لە ماڵەوە تەمەن دیارە ئەو زمانە کامێرەوانە بۆ پێویست بوو کە تۆ 20 خولەک دابنیشی بۆی ڕسمێکت بگرن ئیتر ئەم شەڕە بەردەوامە لە بینی وێنە کێشان و وێنەگرتنە ڕەنگە یەکەم ڕەوتی وێنەگرتن پیکتۆریەلیزم بێت لەو شەڕا کە ئەیانوت فۆتۆگراف هونەر نییە لە بەڕێ تۆ دەستدەنی بە قۆبچەیەکا و ڕسمیێتە درەوە ئەوەکەی هونەرە ئەمان تکنیکە ئەمان کە پێشەوەی ڕسمەکە بگرن مەسەلەن ڤازەلینیانەیە لە لێنزەکە بۆی لێڵی بکەن یان دوایی کە وێنەکە دەرەچوو بە کوردی پێڵەن ڕوتوش دەستکاریان ئەوە پیکتۆریزم ڕەنگە ئەوە یەکەمین ڕەوتی فۆتۆگرافی بێ دوای ئەوە پۆلستراند یەت لە سەرەتای سەدەی 20 و لە کۆتایی سەدەی 19 ئەوە داهێنە کە پێدر ستریت فۆتۆگرافی ئەوەی کە ئێستای مایگرین ئەڵێ کامێرە بۆ ئەوەدا نەهاتووە کە تۆ ڕسمێ بگریت و دەستکاری بکەیت کامێرە بۆ هاتۆ کە ڕسم بگرێ وەک خۆی کە سروشت یا بوون بگرێ وەک خۆی ئەوە ڕەنگە ڕەوتی دووەم پێوترێت ستریت فۆتۆگرافی ئیتر وردە لەوێەوە شتی کە دیان بۆ منە دادیزمدایە دادیزم کە زۆر نەمایەوە دادیزمەوەیە کە ڕسم و فۆتۆگراف و وێنە کێشان هەمووی لێگەیە دوایەوە دوای ئەوە وێنەی شەقام دەست پێکە کە خەڵک زۆر لە وێنەگرەکان لەسەر شەقام وێنەی خەڵکیان گرتەوە بۆ نمونە لە ئەندەگراوندا لە میترۆە
ئەوەی کە ئێستا پێڵێن ستریت فۆتۆگرافی یا وێنەی سەرشەقام ئەوەی کە کاری جەنابکە زۆرتر بەڵێ ڕاست ئیتر بەڕاستی کابێرە چوو هەموو بوارێکی ژیانەوە بوو بە هونەر لە ماڵەوە تۆ وێنەی هەڵواسراوە ئەبستراکتە فۆتۆگرافە بەس دەبستراکتە نازانی چیشە بەڵام ڕەنگێکە سوورێکە و سەوزێکە و یان چەند شێوازێکی جیۆمتری هەیە ئیتر ئەتوانی بڵێ لە هەموو بوارێکە وێنە ڕوتی تایبەتی خۆی هەیە ئەمڕۆ بین بۆ ستریت ئەوەی لەسەر جادا لەسەر ڕۆژانەوانە دەکرێت چاوم لە فۆتۆگرافەکانی ئەو فوتوانەی کە جەنابەت کێشاوتە ئەوەکەت کردووە چاوم لێ کرد لە فەیسبوک و ئەوانە دوور و درێژی پێم خۆشە هەنێک باسی ئەوە بکەین کە بنەما ئەساسیەکان گرنگەکانی فۆتۆگرافی لە ستریت یا لە جاداوانە چین دەبێت چی بێ باش ئێستا پێویستە دووش لێک جیا بکەینەوە یەکێکیان بنەمای وێنەگرتنە یا ڕێساکانی وێنەگرتنە یەکێکیانەوەیە بۆچی وێنەی سەرشەقام باڵکێشە بۆ نمونە تۆ ستودیۆیەکی وات هەیە پارێکی زۆرە تیا خەرج کردووە کامێرەی گرانبەهات هەیە مۆدیڵێ بانگەکەیت بە جلوبەرگێکی جوانەوە وێنەیەگری لێرە ئەمە کارێکی زۆر و خەرجێکی زۆر و عەزیەتێکی زۆرە بەڵام تۆ ئێوارەیەکی ڕۆژی هەینی لە لەندەن بچۆرە دەرەوە ئەو هەموو خەڵکە خۆی بۆ جوانیە گۆڕیوە حازر و ئامادەیە ئەتوانی جوانترین ڕسم بگری لەوانەی کە ئەیبینیت ئەمە لایەنێکی تریشی زۆر کەس وەکو ئێمە حەزی لەوەیە کە شەقام بکا بە دۆکومنت ئێستا ڕەنگە باشترین تۆماری بکە تۆماری بکە بۆ نمونە ئێستا ئەمە زۆر شت دەربارەی بەریتانیای کاتی جەنگە زانین بەهۆی وێنەگرانی شەقامەوە بووە مەسەڵەن بیل براند یەکێکە لەوانە ئێمە ژیانی شەوی پاریسە زانین بەهۆی برەسایەوە کە فۆتۆگرافەرێکە ئیتر ینی بواری زۆری هەیە یان توانی بڵیت فۆتۆگرافەر مێژوونووسێکی بینراوە دیارە ئەمە لایەنێکی تایبەتی بە فۆتۆگرافەرەکەشەوە هەیە مانای ئەوەیە فۆتۆگرافەرەکە لە لایەک مێژوونووسە لە لایەکەوە ئەوە پیشانەیە کە خۆی ئەیەوێت ڕاستە کە من لەسەر شەقامم بەڵام هەڵەبژێرم لەو هەموو بڕگەی ژیان کە 24 سعات وەرگری کەس نازانێت چەند بڕگەیە ژیان هەنێک جیوازە لەگەڵ ئێمە کە نازانین ئێوە کە ئەکسپێرتە شارەزان بسپۆرن هەنێک شتی تایبەتی تێدایە ئەمان بۆ بڵێ ئەمە بنەماکانێت ئەمە بنەماکانی فۆتۆگرافە یعنی دیارە هیچ ئەوەی کە هەرچی هونەرە لەسەر ئەم زەمیناوە ئەوەی کە مرۆڤ داهێناوە بە یەکەوە کۆکە ئەوەیە کە هەموو هونەرێک بنەمای هەیە ئەوە جیاوازێکی زۆرە لە بینی شتێکە هەڕەمەکی بێت شتێکە هونەر بێت بۆ نمونە سەیرێکی سەمایەکی ئازەری بکە کە تۆ لە سەماکە ئەڕوانیت خانمێک سەماکە ڕەنگە بتوانیت بە سۆفتوێرێ کۆپی بکەیت چونکە هارمۆنی لەشی بۆ جۆرەی ئەجوڵێتەوە لەگەڵ مۆسیقاکە لەگەڵ ئاوازەکە یەک هارمۆنی جوانە ئەمە کتومت وێنەی سەرشەقامە من سەرشەقام هەروە بکەم ڕسم بگرم هونەر نییە دیارە تەکنیک زۆرە چۆن بتوانی وێنەیەکی هونەری بگریت بۆ نمونە تۆ دیوارێکی زۆر جوانە بینیت شتێکی لەسرە ئەوە ئەبەستیتەوە بە کەسێکەوە کە بێت بە پاسکیل سوارێکەوە بە خانمێکەوە بە پیاوێکی پیرەوە کە ئەگاتە ئەو جێگەی کە تۆ ئەتێ تۆ لە یاوەستاوی ئەو نازانێت تۆ بۆچی وەستاوی بەس تۆ ڕاوەکەیت بە کوردەکەی کاگاتە ئەو جێگەی ڕاوی کاتەکە ئاکەیت جا ئەمە فۆتۆگرافەرێکی زۆر ناسراو هەیە فەڕەنسیە هێنرە کاتە برۆسۆن ئەوە دە دیسایسیڤ مۆمنت ئەو کتێبەکەشی ناوی شکارە لە هەزەها فارسی بڵێ کتێبەکەی ساڵی 52 کتێبەکەی دەرچۆ بە ناوی
ینی حەزەکە هەموو کەسێ بیبینێت بە ناوی دەدی سایسی مومنت ئەمە بەڕاستتر ئەوی ستریت فۆتۆگرافەر بووە بەڵام هاوکاتیش وێنە کێش بووە کێشێکی زۆر باش بوو ئەمە زۆرتر لەوە هاتووە کە تۆ کە فۆتۆگراف بە تایبەتی لەسەر شەقام یەک ساتە کە لە کیسێ چوو لە کیستە چێ لە زمانی ئەوەوە ژیان یەک جارە کە ڕۆیشتە ڕوات نایەتەوە پێڵێن چۆن نتوانی فۆتۆگرافی ڕاست بکەیتەوە کە سەقەتێ کرد ئەڵێ ئەو فۆتۆگرافی دووهەمە یعنی ناگیرێتەوە ئەوە چووتر بەڕاستی تەکنیک زۆر زۆرە بۆ نمونە زۆر جار تۆ بۆ ڕەنگە گەڕیت دیوارێک تێ سوورە ڕەنگە بتوێت کەسێ بە یا بڕوا جلوبەری سەوز بێت ئەوەش بەڕاستی زۆرتر سەبجەکتیڤە خۆت بۆ دادەنی خۆتی ماتەکەی بۆسەیەکی بۆ دادەنی ئەو کاتە ڕجستیرکە تۆماریکە بۆ ئێمە کە شارەزانین یا فەرقی ئێمە دەگەل ئێوە کە بسپۆرن ئەوانە وایە کە هەندێک شت من چاوم لێ دەکە لە فتوەکانی جەنابەت یا بەوانای دیکە هەنێک یەک ئانۆرماڵە نۆرماڵ نین ڕاستە بۆ ئێمە کە ئێمە لەوانە ئەوە ڕادەچێت بەسەوی ئەوانە حرەکەت و جوولەی تێدایە جوولەکە یا بە شتێکە کارێک دەکە یانش مەسەن بە حرەکەتی کامراتان مەسن وات لە دار کردو هەستەکەی بادێت بە ئۆتۆ فوکوسکردنەکەی باکە پیشانە ئەو حرەکە جوولە شتی دیکە هەیە ئەو فەرقی ئێوە کە سەبتەکان تۆمار دەکەن دەگەل ئێمە کە نازانین هەنێکم بۆ زۆرتر جیوازیەکان بڵێ ئەگەر سەیری وێنەیەکی کلاسیک بکەیت نازام ئەوانی کە ئەتوانی بڵیت ئەوانەی کە داڤنشی کێشاوێتی یان ئەوانەی کە ئیمپرێشنەکان کێشاویانە هەر وێنەیە کە تۆ دیبێت یعنی ئەوە هونەرە کە تۆ سەیریەکەیت ئەوە لە ژیانان نییە ئەو ئەنۆرمۆڵەکەیە ئەوە لە ژیانان نییە بەڵام هونەر لە ژیانان نییە لە ژیان دەرهاتووە یعنی کەی ئەبێ فۆتۆگرافێک ئەوێ بە هونەر کە تۆ سەیرە کرد بڵێ ئەری ئەوەی چۆن گرتووە ئەوەیە بە هونەر بەڵام تۆ بتوێ ژیان نەقڵکەیتە سەر کاغەز یا خۆی هەیە ئەو هونەر نییە هونەرەکە لەوایە کە تۆ لەو قەرەباڵغی شەقامێکی وەکو ئۆکسفۆستریتە کە لێرەوە زۆر دوور نییە زۆر قەرەباڵغیشیانی زۆرجار لە کاتی ڕۆژی هەینی یان لە کریسمسۆوانە جێنیە بجوڵی بەڵام تۆ لەویا یەک کەسە جیا کردوتەوە شتێک دەڵێیت هونەرەکە لەوایە یعنی ئەوە هەموو کەسی ئەگەر تۆ بتوانی ئەوە جیا بکەیتەوە تەبەن هەر بابەتەکە نییە هەر سەبجەکتەکە نییە چۆن ئەو سەبجەکتە لەگەڵ دەوروپ شتا گونجاوە تۆمارەکەی چونکە تۆ ئەگەر ڕسمی کەسێ بگری و ستونێ لە سەرەوە دەرهاتە بێ یا پۆستەرێ بە سەرەوە بێ ئەوە هونەر نییە ئەبێ جوانی هونەری تیا بێت بۆیە پێناسەی هونەر زۆر زۆر سەختە داهێنانە ئافراندنە ئەتوانی لە سەری بڵێ دەتوانێت ڕەهەندەکانی ڕوون بکەیتەوە بەڵام ناتوانی پێناسەی بکەیت ئەوەی کە زۆر گرنگن لای من ئەوەیە کە هونەر بنەمای هەیە کە تۆ وێنەیە گەگری هەرچیەک لە چێوەی وێنەکەدایە تۆ بەرپرسی بەرامبەری لە هەموو ڕاکەوە ڕەنگە کۆمپۆزیسیۆن هەمووشت نازانم هەموو شتێ ئەبێ هەر هەمووشی لە خزمەتی بابەتەکە تا بێ ئەگەر هەر هەمووی بەرەو بابەتەکە نەبا و پێ نەڵێ ئەم بابەتە زۆر شتێکی گرنگە کە تۆ پێویستە سەیری بکەیت هونەر نییە بینە لای جەنابەت ئەچی زۆر جار ئەو فۆتۆگرافەنای کە دەگری پێم خۆشەندێک باسی ئێتیک و ئەخلاق و قانون و یاسا و شتای فۆتۆگرافی سەرجادەم بۆ بکەیت ئەرزم کردیەوە پەروەردەیە زۆر جار فۆتۆ دەگری خەڵ ئەگای لێ نییە لەبەر یاسای و شتانە ئەخلاقی چی دەبێ بپرسی ئزن وەرگێ هەندێک بەسم بۆ ئەوە ئەگە کەسێک پێی بزانێ یا چی یعنی لە هەر وڵاتێکا بیت ئەگەرەتەی وێنەی شەقام بگریت ئەبێ یەکەم جار قانونی ئەو وڵاتە شارەزا بیت چونکە لە وڵاتێکە بۆ وڵاتێکی دیکە گۆڕێت لە هەندێ وڵات لە بەریتانیا لە پەبلیک پلیس یا لە جێگەیەکی گشتە ئەتوانی وێنەی هەموو کەسێ بگریت ئەمە قانونە بەڵام دیارە قانون هەموو شتێک نییە ئەسیکیش بەشێکە
لە ژیان شتێکی زعفی ئەو بگری کە تایبەتە مەسەلەن ئەتوانی تۆ وێنەی هەموو شتێ بگری لەسەر شەقام کەس ناتوانێت پۆلیس بانکەن پۆلیزەڵێ پابلیک پلیسە جێگەی تایبەتی بۆ مێرە سەر شەقامەگەرێتی ڕسم دەجی حتا تو فوکوس کردووە لەسەر شخص ئارزوی خۆت هیچ هەمووی بەڵام ئەثیک هەیە تۆ مەزەن تۆ ناتەوێت کەسێک بە شێوازێکی ناشرین بریندار بکەیت یعنی ئەمە ئەثیکە مەسەن بۆ نمونە سەیری وێنەگرەکانی وێنانە بکە کە من گرتم ئەو وێنانش کە هاوڕێکانم گرتویانە شتێکی وایتیان نییە بە پێچەوانەوە ئێمە هەمیشە بابەتەکە جوانەکەین دەڵێن پێکەنیە شێوازێکی هەیە یان لە دەوروبەرێکی جوانایە زۆر جار کە وێنێک ماگازینی فرۆش نییە ینی بکرێت بۆ ماگازینێک بفرۆش ناتوانین ینی ئەتوانی شێری بکەی ئەتوانی لە ئیجوکیشنە لە پەروەردا بەکاری بهێنیت بەڵام ناتوانانی پارەی لێ پیا بکەیت بەبێ ئەوەی ئەو کەسە خۆی ئاگادار بۆ جەنابەت ڕووی داوە کە کەسێک شت خەریکایگری بینیویەتی پێی ناخۆش بۆ هاتووە چ زانم خەوتووە فۆتۆت گرتووە کەوتووە فۆتۆت گرتووە ڕووتە فۆتۆت گرت ئەوانە بۆ تۆ شتێک پێش خۆش ینی شتی ناخۆش مەسەر کەسێک ئەڵێ حەز ناکەم نووسمگری تۆ یعنی ئەتوانی بڵێ لای من ئەگەوتی حەز ناکە پیشانە بڵێم بۆ سڕیمەوە زۆر لاماسایە ڕسمێکی کاگرم ناسمە ئەوە بڵێم من مافی خۆمەوە توانم ڕسم ئەویش هەموو شتانە ئازانێ ئەڵێم حەزی لێ نییە باشە بەڵام ئەتوانم بڵێم لە سانەوە و نوۆی خەڵک پێخۆشە کە ڕسمێگری پیشانی ئەڵێ وڵا زۆر جوانە ینی زۆر کەم بە تایبەتی کە تۆ لە بەناشرینی ناینوێنیت لەوێن گزارشی ناشی لێ ناکەیت خەڵک پێی ناخۆش نییە زۆربەی خەڵک پێی خۆشە شتی کە زۆر سورپرایز بوو بێت بۆ جەنابەت خۆشەکە نەخۆشەکە خۆشترین سۆپرازی کە بۆ جەنابەت بووە چزانم فۆتۆکت گرتووە 50 ساڵەمەوە بەرەوەختە مناڵ بە ئێستا گەورە بووە خەزم کەسێک ئاشنا ئەنگلیس هەر شتێک و پێچوانەکەش پێم خۆشە هەردووچی بڵێ خۆشترین نەخۆشترین بیرەوەری لە فۆتۆگرافی بۆ جەنابەت لەو بوارە مەسلە ئێتنیکەوەنە چی بووە؟ بۆن لە نەوەدەکانە کە ئەچوومەوە بۆ کوردستان من لە 82 هاتوومەتە بەریتانیەوە یەکەم جار کە چوومەوە 92 بوو لەو سەفەرانە ساڵ بەڵێ 39 ساڵ ئێستا لەو سەفەرانەمە خوشکەزا و برازامە بوو ئەچکە نەخێزانێکی گەورەوەتم وێنەم گرتوون ئێستا کە سێرانەکەم زۆرم پێخۆشە چونکە ئێستا هەموو گەورە بوون مناڵیانەیە ینی وێنە ئەوەی ئەو جوانی هەیە کە مێژوو ئەگوێزێتەوە ڕاستە نادوێ بەڵام مێژووەکە دۆزێت ئەگوێزێتەوە بۆ تۆ ڕەنگە بەس تۆ تێی بگەی بۆ نە من کە سەیری ئەو وێنەیەکەم بیرمێتەوە زۆشتم بیرە خاتە بۆکو بڵیت بروسکەیەکە لە ئەندێشتەیە کۆمەڵێ شتە بیرە خاتەوە ئەوە جوانیەشی وێنەیە بەڕاستی یادگاری ناخۆشم لەگەڵ وێنەگرتنە نییە بەڵام یادگاری ناخۆشەوێ لەندەن هەتاوی کەمە یعنیش نەبووە کە کەسە کاردانەوەیە ڕادفعلی ڕاکشێنی بۆ جەنابەت نەخۆش بوو بێت و شکایەتەکەم و نازام چی و بۆ وات شتیوا بۆ تۆ پێش نهاتوە بەڕاستی ینی کاردانەوەی ناشرینم نەبوو بخەڵکێتی حەزنا کەسێکی سێرم کردو کەسێکە زۆر جوانە و توم ڕزم گوتی نایگرم مارەزی خۆتە جارێک لە کۆڤن گاردن ڕسمی خانمێکم کرد وتی وڵای حەز ناکە ڕسمم بگرنەوە سڕیمەوە زۆر سوپاسی کردم ینی ئەمە کەمە بەدگمەنە ڕەنگە فۆتۆگرافەری کە تووشی بوو بێ دیارە زۆر گرنگە کە تۆ چۆن فۆتۆگرافەکەی ئەبێ نەچیتە مەسە من ئەگەر کامێرەکە بنێن بە چاوی تۆوە چونکە کامێرە بەڕاستی شتێکی هۆستایڵە بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆوە کە تۆ ڕسمێکی تۆگرێ ئیتر خوازانێ ئەمە دیجیتەڵە چی بەسەریت احتیمال هەموو عالەم بیبینێت لەبەرەوە لایانی ئەثیکەکەی یا مۆراڵەکەی زۆر گرنگە. کاکە دکتۆر ڕێبوار بۆ ئێمە بۆ نەسلی ئێمە لەو جەنابشتە تا ڕادەیەک
کە چاو لە فۆتۆ دەکەینەوەنەیە کە تۆزەیەوەە حەسەکەی لە ڕەشوسپیەکە هەندێک زۆرتر هوەریترە زۆرتر نازم نوستالژیکترە زۆرتر هەستەکەی هەوا کۆنتراست هەستێکی ئەمە بوو نەسلی تازەش گەنج کە ڕەشوسپیان نەبینیوە ئێمە دیومانە و ششنەوە و فلانهانە وەکو یەکە یانە بۆ گەنج بەڕاستی نازانم بەڵام بۆچی بۆی ما ئەو ڕەشوسپیەکە زۆرتر هەسەکەی ئۆرژینالە ئانتیکە حاڵەتێکی ئەوای هەیە وایە یان لای منیش وایە ینی بەبەچوونی من ڕەنگە مێژووی بێت چونکە یەکەم جار کە وێنەدایەت نزیگەی 250 ساڵ لەمەوە پێش کە کامێرەدایەت وێنەگرتن هەمووی ڕەشوسپی بووە ئیتر مامۆستاکان یا ڕەچەشکێنەکان بە وێنەی ڕەشوسپی دەستیان پێکردووە ئەو نەسڵەی ئێمە بەڕاستی وێنەی هوەری بە ڕەشوسپی دیوە هەتا تەلەڤیزیۆن من بیرمە تەلەڤیزیۆنی کەرکووکە بوو کامرەکان زۆرتر مانوێل بووە زیینێت بەدەست و هەمووی بەدەست و بەزانانی دوایی کە فلیمی ڕەنگاوڕەنگ دایەت زۆرتر بۆ کۆمێرشەڵ بەکارێت بازرگانی و بەڵێ بۆ نمونە ڕەنگە دیبێتت هاینز بینز قوتووەکە ڕەنگا و ڕەنگە هەتاکو زۆر لە فۆتۆگرافەرەکان مامۆستاکان کەسیان ڕەنگا و ڕەنگ بەکار نایەنن هەتاکو توانم بڵێم هەفتاکانیش ئێتە وردە وردەکە ڕەنگێتە ناوە بەڵام ئەتوانم بڵێم ڕەنگ دەرگایەکی دیکەی لە هوەری فۆتۆگرافی کردەوە چونکە زۆر جار تۆ فۆتۆگرافیەگەگریت زۆرتر ڕەنگەکە کردوێتی بە هوەر ڕەنگە ئەبستراکت بێت هەر مەسەن 4-5 ڕەنگە لەیەشی یاوە هەتا لەسەر شەقام دەتوانانی مەسەن دیوارەیە چەند بە چەند ڕەنگە کراوە وەستی تاکوی بەردەمی هاڕوات ئەم کەسە ڕەنگێکی جیاوازی لەوانە لە بەرایان جۆرێ لە کۆنتراستەیە ئەوە خۆیە بێ بە هوەرێک جاری وا ڕەنگەکە بێ بە هوەر لەبەرەوە بەڵام ئەگەر من پۆرترێتێکی تۆ ببینم لای من دیارە چۆن گیراوە زۆر گرنگە لای من ڕەنگە بە ڕەشوسپی جوانتر بێت نەک بە ڕەنگا و ڕەنگ زۆر جاریش ڕەشوسپی بڵین ئینسنترە ماسوومترە بێتاوانە مەسەڵەن تۆ ڕسمی سەیرە ڕسمیترە فرتوفێل و ڕنگ و دکۆر و شتاتی خۆتی ئەوەیە جوانەیەکی تایبەتی هەیە زۆر جاریش کەم ئەتوانێت مەسەڵەن ئەگەر وێنەیەکی تۆ بگرم تۆ بەرجێکی تۆخی لە بەرایە ئەگەر ڕەنگێکی سوور لە پشتەوە بێت ئیتر بەڕاستی تۆ ئەندەرمایی نەبی تۆ بەژێر هینەوە بەژێر سێبەری ئەوە لەبەرەوە لەوێ چارە نییە پێ هەربیکەی بە ڕەشوسپی بۆ ئەوەی ئەو سوورە نەبێ چێبڕچێ نەکات لەگەڵ تووە یعنی فۆتۆگرافی وەکو هەموو هوەرێکی تر بەڕاستی لایەنی زۆر زۆرە زۆر زەحمەتە بتوانی بەراوردی بکە ڕەشوسپی و ڕنگ کامایان بۆواری هوەری لواوترە ئەتوانی ڕەحەتتر مەلەی تێدا بکەی خۆت بنوێنی بەڕاستی ئەتوانم بڵێم ئەویژەکە ینی پشت بۆەوە بەستە ڕسمی چییە گریت هەندێک ڕسمەیە بۆ نمونە بینایەکی زرد من وێنەیەکم گرتووە لە ساوت بانک بینایەکی بەرزە دوو خانمی لەسرە هەردووکیان جلی ڕەنگا و ڕەنگیان لەبەرە ئاسمانێکی شینی جوان ئەبینیت ئەو وێنەیە بە ڕەشوسپی جوان نییە پرسپێکتیڤەکە وونە بۆعدەکە هەمووی لە بەڵام بۆ منە ساگەم ڕسمێکی وێنەیەکی تۆ بگرم ئێستا لەم جۆراکە دانیشتۆر ئێستا ئاوە ئەو گرم لای من ڕەنگ جوان نییە ئەوە تۆ ڕەشوسپی لەبەر گۆشتەکە تەرکیبەکە ڕەشوسپی زۆر جار لەگەڵ هاوڕێیانەکە لەسەر شەقام ڕسمەگرین هێشتا ڕسمەکەمان نەگرتووە ئەڵێن ئەم ڕسمە ڕەشوسپیە ینی هەندێک لە هاوڕێیان زۆرتر دەروێشانە سەیرێکەن هەرگیز ڕەنگا و ڕەنگ ناگرن من بەڕاستی وانیم لای من بە تایبەتی ڕەنگی ئەمڕۆ وەکو ڕەنگی جاران نییە لەگەڵ بە تایبەتی پۆست پرۆسێسین سۆفتوێر توانی دەستکاری ڕەنگەکان بکەیت و ئەو تیژیان نەهێڵیت و بۆ جۆرە کاکە دکتۆر جار زۆر جار فۆتۆی خەلکەگری وێنەی خەلکەگری بووە کە من دەزانم ینی جەنابەت فۆتۆی کاکە
مامۆستا سامان ماما خەلانی مامۆستا سامان عەلی فۆتۆیەکترە گرنوانە لە کاتی کاراوانە بووە کە تۆ ئەگەر لێ نەبووە کەسێک فۆتۆی تێگرتووە کە فۆتۆ دەگری بێجگە لەم دووانە نازانم بەس گومانی پیانی نهاتوە بڵێ کاکە تۆ لە پشتەوە تۆ فۆتۆت گرتووە کەسێک شتۆی گرتووە هێنابین نەمدیوە بەڵام لەو باوەڕام بەتایبەتی ئێستا من بیرمێت تەلفۆنش زێدە بۆ من بیر بە 12 ساڵمە پێشکە لەسەر شەقامی لەندەن لەگەڵ هاوڕیانە ئەسوڕایەوە ڕسمانەگرت بەدەک من کەسێکمانەدی ستریت فۆتۆگرافەر بێ ئێستا جاری وایە لە ترافل سکوێر 4-5 هەر ستریت فۆتۆگرافەرە وەکو بڵیت بۆ بە کللتورێک خەڵک حەزی لێتی بەردەستیشە تلفۆن و میلفۆن و ئەوانەوەڵیانی ئەوالی هاتووەی تر هیچ بەتایبەت فلات و چکچک و لێدە و ئەوانە یەکجار زۆر بە هەستەکەی جوانێکی تایبەتیشی ئەتوانی بۆ نمونە ئەتوانی مامەڵەی شەقام وەکو لابێ بکەیت چۆن تۆ وەکو زانکۆیەک تۆ چی لە زانکۆ خوێنی فێری هوەرەبی ئێتوانی لەسەر شەقام فێربی حەز لە هەر جوێنەیەەکە ئەتوانی بگریت توانی ڕۆژی 1000 ڕسم بگریت دا بچۆ سەریکە فێرە بیت خۆی ئەوە خۆی لە خۆیان فێربوونیەکە ینی وردە وردە تۆ فێری هوەرەکانە بی فێری کون و قوشبوونی وێنەگرتنە بیت بەڕاستی ینی زۆرتر پراکتیسە هەرچەنە لەگەڵەوە شاکە پراکتیسە من حەزەکەم کە خەڵک ئەوەی کە حەزی لە هوەرە لە هوەریش خۆی شارەزا بکە لە ڕێساکانی لە مێژووی هوەر لەکوێوە هاتووە فۆتۆگرافی لەکوێوە هاتووە پێشتر چۆن هوەری وێنەکێشان بەشدار بووە سەما لای من پەیوەندێکی زۆر بەهێزەیە لە نێوان بۆ نمونە سەمای هەندی یا سەمای ئازەری یا هەڵپەرچەی کوردی بە تایبەتی ئەوانەی دەوری ئامەد یانەوانەی سوتی کوردی گروپە هین ئازەری ئێرانی کە دەفرن فەردیشە تەنیاش بەڵام بە نموناگەر بە تایبەتی ئامەد زۆر دەوڵەمەنگە بە هەڵپەرچێ کە ئایان بینی بەو جۆرە ئەسوڕێنەوە ڕێساکانێک ئەو ڕازە بینیت ڕاستە هەمان ڕێسا نییە بەڵام هەرەوەنگی کە پێزانی لە وێنەگرتنا ڕێستا هەیە ئیتر بەبێ ئەوەی تۆ بزانی کە چاونا بە کامێرەکەەوە ڕێساکەت دیوە کاتمان کەمە زۆر خوشە قسەکاتەوەی دوو بەرنامەی دەوێت پێم خۆشە بەزانام 3 بەرهەمت هەبووە بە تایبەتەوەی مای پۆێتری دەپێکسی و وێنەکانم دەرونی تۆن تۆ پیشانەدان چی؟ شعرەکانم لە خۆت دەچن لە خۆت دەچێت توگارەیە ئەمن تحتە لافزیم کرد جەنا بتەرەوە جوان پوختەکەی کردت بە کوردیەوەنە کۆمەڵێ شێری کلاسیکی کوردیەوەن هەندێک کورد بووم بەحسی ئەوە بکە بۆ کات بڵێ شعرەکانم لە خۆت دەچن مای پۆێتری دەپێکسی و وابزان 2007 بە چاپم گەیانوە ئەمە بەڕاستی کۆمەڵێ شیعری ئەوەی کە پێوتێن ناوچەی سۆرانی باشوور لە شعری کلاسیشی بابانە سێکوچکەی بابانەوە دەست پێەکەم نالی و کوردی هەتاکو ئەمڕۆ دیارە هەموو شاعرێکی تێدا نییە بەڵام هەڵبژاردەیەکی باشە بۆ هەموو شاعرێک کورتەیەکی ژیانی نووسیوەتەوە لەگەڵ چەند شعرێکی مۆجێڕان و سۆران و زۆتر هەوراما ئەوانە زۆتر بڵێ بۆ نمونە مەسەلەن گەنجەکانی تایە هەوڵم ماوە هەتاکو بڵین ئەوەختە زۆرتیش ئەوانم نووسیوەتەوە لەسەرەوانم نووسیوە کە بوونەتە قوربانی یان ئاوارە بوون زۆرتیش ئەوانش کە نەناسراون بە زمانی ئینگلیزی زۆر شاعری کوردەیە ناسراوە لای ئینگلیزی زمانیا لە ئەوروپیەکان بەڵام ئەمانە زۆرتر ئەوانە کلاسیکن هەم نوێنە ئەم کلاسیکن هەم نوێن ناڵێم لە مستەفا بەجی صاحب قڕانەوە دەست پێکات لەگەڵ نالی هەتاکو ئێستا گەنجەکان بڵێ ئەمایان ڕوح لە جادە ڕۆحی سەر شەقام ئەمە لێرا باسی هوەر و هوەری فۆتۆگرافی شەقامەکەم بەڕاستیەوە تێکەڵێکە لە هوەر و فەلسەفە و سۆسیۆلۆژی و تێکەڵێکە ئەتوانم بڵێم زۆر شتم تێکەڵ کردووە لەوێ دیارە وێنەکانی جوانەی خۆمە 222 وێنەی تێدایەکە لەسەر شەقام خۆم گرتو من
ئەگەرێکی حەزی لە هوەر بێت بە بۆچوونی من ئەوە سەرەتایەکی خراپ نییە. ئەوانە هیچ البەتە تاوزی شتەکانیان کەمتر هیچ بە کوردیش چاپ کراوە ئەمە ئێستا ئاگاداری دۆستێک ئەیکا بە کوردی بەڵێ. ڕەنگە لە کۆتای ئەم ساڵا بە چاپ بگات هەردووچیان ئەوەش هەر ئەوەیان تەنێ ئەوەیە ئەمەیان. زۆرتر فۆتۆگراف ئەرێ بەڵێ هەمووی فۆتۆگراف هەندێک فیزیک و فۆتۆگرافی هەندێک بۆم پێم خۆشە. بڵێ دیارە فیزیک و فۆتۆگرافی بەیەکەوە بەسراون لە زۆر لاو لە لایەکەوە کە کامێرە خۆی ینی تەکنۆلۆژیەکی فیزیاویە فیزیا کراوە بە تەکنۆلۆژی کامێرەی لێ دەرچووە پاشیەوە لێنز لە بنەڕەتەوە لە فیزیا پێشکەوتووە لێنز بەکارهاتۆ بۆی کە سەیری ئەستێرە بکەن لە زەمانی کەپلەرەوە بۆەوە داهاتوە مەسەن لە میکرۆسکۆپا بەکاری بێن سەیری ئەمانە هەمووی داهێنانی فیزیاوین لایەنێکی دیکە کە زۆر گرنگە ڕووناچیە ئەوش فیزیکە بڵێ ئەگەر تۆ سروشتی ڕووناچی نەزانیت زۆر زەحمەتە لە فۆتۆگرافی تێ بگەیت بۆ نمونە تۆی بزانی کە ئێستا کە من لە کامێرەکات دەرەکەوم ئەوە من ڕووناچیم ناوەتەوە ڕووناچی گڵۆپەکانە لە منی ئەیات و ئەنج ئەچێتە ناوینەکە ڕووناچی سروشتی زۆر زۆرە ئەگەر لەو سروشتانە تێ بگەیت ئەتوانی هوەر بنوێنیت بۆ من لەو کتێبا وێنەیەکی تایە کوڕووکچێکن سیرەکەی دوو ئەکسپۆژەرن لە سەرێکن ئەوەم لە پەنجەرەیەکی دووش و شاگرتووە ئەوەش کۆمەڵێک سروشتی ڕووناچی تێکەڵە بن کوڕەکە ڕەشە کچەکەس ینی هەر لە دوو کەس دەچن لەواچێ دوو کەس بن بەس لە دەبڵ ئەکسپۆژینی لەواچێ دوو فیلم مەخسبێتە سەر یەک بەڵام ئەوە هەر لە پەنجەرەیەکە ژیراوە چکە پەنجەرەکە دوو شوشەیە ینی کۆمەڵێک سروشتی ڕووناچی هەیە پێویست ناکە زۆر قوڵ بیتەوە تایە بەڵام ئەبێ لە سروشتەکانی ڕووناچی بزانی بۆی ببێ نەگرێکی باش حتى شتی مکانیکەکانە زۆمین و نازام هەمووی فیزیک ئێمە کە زۆرتر بۆ ئێمە کە نازانی زۆرتر نیۆتۆن و دەزانم ئەنشتاین و ئەو شتێکە دەکەوێتە ناوە بەقەت حەجمەکەی وەزنەکە بەگرێت هەندێک شتی فۆرمۆل نیوە ئەوە نەزە بەڵام ئێوە زۆرتر قوڵتور وانە بەس زانستی فیزیک پێت وایە یارمەتیەکی یەکجار زۆری ژیان و هوەر و هەستان دانیشتانە ڕۆژێکە بۆ بەس فیزیا بۆ پیان وتۆ لە زانست فیزیا بۆ پیان وتووە فەلسەفەی سروشت ڕاستە هەمویان لە فەلسەفەوە هاتوون چونکە فەلسەفە بنەمایی ڕوانینی مرۆڤە لە خۆی و لە سروشت بەڵام دواتر کە قوڵ بوونەتەوە و زانست داهاتووە ڕەنگە یەکەم زانست کە لەوێنانەوە 2500 ساڵ لەمەوە پێش فیزیک بووە هەتا یۆنانیەکان فەیلسوفەکان یۆنان ڕێیان لەسەر سروشتە بۆ کە فیزیایە بڕۆ بۆ نمونە وتویانە ژیان چوارە ئاگرە و ئاوە و ڕووناچی و نازانم چی خاکە و چی ینی ئیستفادەت کە دکتۆرای فیزیکی تاوەوە و خوێندوتە لە ئەنگلیز ئەمە بۆ جەنابەت ئیستفادەی هەبووە لە فۆتۆگرافی من سپاسی جەنابەت دەکەم دەسانە هۆی ئەوەی کە لە خزمەتدا میوانی من بوو فۆتۆگرافی بوو بەڵام زۆر لایەنی دیکەی ئەدەب و فیزیک و چالاکیمان ئەگەر دوایین فەرمای شتێکت هەیە من کاتەکە تەواو بخوا حەفزیەکەم من زۆر سپاسی تۆکەم کە منە بەسەر کردەوە زۆر هیوادارم بینەران کەڵکی لێوە بگرن زۆر زۆر سپاس خۆشەویستان ئەزیزان بەرنامەی لێرە دوایی هات لە خزمەتی مامۆستا دکتۆر ڕێبوار فەتاح مەریوانی فۆتۆگراف دکتۆرای فیزیک فەلسەفە شێعر ئەدەبیات چالاک لە بواری مێدیا ڕاگەیاندن لە خزمەتیدا بووم هەتا هەفتەی داهاتوو بەرنامەی شانەشی لە ستێک تەوێ هەموو هەفتە لە خێر خۆشیدا منی شاد و بەختەوەر بن.